لا ماوەکانی ڕابردوودا مامۆستایان داوامەکانی خۆیان ڕاگرتۆ دەستیان بۆ بایکۆتی دەوامی وا خوێندن بردووە مەش پرۆسەی خوێندنی لە هەرمی کوردستان بە شێوازێک والێ کردووە کە کاریگەری نێرێنی لەسەر قوتابیەکان هەبێت بە تایبەتی ئەو کاریگەریانە لە داهاتووشدا دەبینرێت ڕاوەستانی پرۆسەیەک کە سوودەکانی بۆ کۆمەلگا زیاترە کاریگەری دەرونیشی لەسەر بنەماڵەکان بە تایبەتی دەبێت لە مانگی نوێم ساڵەوە زەنگی خوێندن بۆ خوێندنگاکان لێدراوە لە هەندێک ناوچە ئێستا هێشتا قوتابیان کە پۆل یەکن و پێویستە کە بخوێنن نیان خوێندووە ئەمە بەگشتی باسی لێەوە دەکەین لە چەند ڕۆژی ڕابردووشدا وەزیری پەروەردە داوای کرد کە ڕۆژی یەکشەمە واتە ئەمڕۆ دەست بە پرۆسەی خوێندن لە سنووری سلێمانی و هەڵەبجە بکرێتەوە بەڵام دیار نییە کایە پرۆسەکە دەست پێ دەکاتەوە یان من زیاتر قسە دەکەم سەبارەت بە بایکۆت و کاریگەریەکانی لەسەر کۆمەلگا وەروەها داهاتووی ئەو قوتابیانە یا ئەو کەسانی کە زەرمەند دەبن ڕاگررتنی پرۆسەیە کە پێویستە لە کاتی خۆیدا دەست پێ بکرێت میوانەکەم بەڕێز ئاری هاوار توێژەری کۆمەڵایەتی لە ستۆدیۆ لەگەڵمە بەڕێز ئاری زۆر بەخێر بێت زۆر جار باس لە نافەرمانی مەدەنی یان ڕازایەتی مەدەنی دەکرێت بۆی کە داواکاریێک جێبەجێ بکرێت بەڵام جۆرەکانی ئەمە جیاوازن ئایا بایکۆت دەتوانێت کاریگەر بێت لەم بوارەدا و لایەنە نەرێنیەکانی چییە؟ زۆر سپاس بۆ تەوەرەکە بۆ بەرنامەکە بۆ میواندارەکەتان بێگومان ئێمە بە بەردەوامی دەڵێن لە بەرامبەرە هەموو کەسێک ئەرکی هەیە و مافی هەیە ئەرکەکانی ئەوەیە پرۆسەکەی خۆی جێبەجێ دەکات دواتر مافەکانی وەردەگرێت ئەگەر هاتوو مافی لە بەرامبەر ئەرکەکانی با بڵێن وەرنەگرت دێت شتێکی پێڵێن خۆپیشاندان یاخود ناڕەزایەتی دەربڕین ئیتر دەکرێت بە گروپێک بێ بە تیمێک بێت یاخود بە نوێنەرایەتی کۆمەڵی خەڵک داوا بکرێت پرۆسەکە بەڕێوە بچێت ئەگەر بین ئێمە و تەوەرەی کە بەڕێستان هەڵتان بژاردووە لە ڕێی خوێندن یاخود فێرکردن یاخود بابەتی ئەو بابەتانەی کە پەیوەندی بە کۆمەلگا و باینده کۆمەلگاوە هەیە دەبینین ئێستا ناوچەکە خۆی دابش بووە دووبەر ینی ئەمانە بۆ خۆ یەکێکە لەو پرۆسانە دەکرێت هەموو کەسێک بە ئاشتیانەی داوای مافەکانی خۆی بکات بەڵام نەک ڕاگرتن یاخود پەککەوتنی یاخود پەکخستنی پرۆسە چون خوێندن بۆ خۆی پرۆسەیە ینی بۆ ڕۆژێک نییە بۆ دوو ڕۆژ نییە ماوەیەکی دیاریکراوی هەیە و پابندە بە دەرەنجامی کۆمەلگاوە پابندە بە داهاتووی تاکی کۆمەلگاوە پابندە بە هەموو پرۆسەیەک یاخود هەموو تاکێک و بە هەموو خێزانێک چونکە کاتێ باسی پرۆسەی خوێندنەکەین کەواتە کۆمەلگا بەگشتی چون ماڵ نییە کە خوێندکارێک یاخود قوتابێکی تیانە بێ کەواتە پەکخستنی واتە ڕاگررتنی کۆمەلگا ئەمە بۆ خۆی دەرهاوێشتەکانی بە بەردامیەگە لە ڕووی کۆمەڵاتی دەرونیەوە باسکەین کاریگەرێکی زۆرێکی تریش خراپی دەبێت لەسەر تاک خودی تاکەکە منداڵەکە لەوێ منداڵێک لە ئێستا هەستی پێنەکە پێی وابێت ڕاگررتنی قوتابخانە شتێکی زۆر خۆشە و باشە و لە ماڵە و بەڵام بۆ خێزانێک قورسە چون ئەداکەی زۆر قورسە بیر لە دەرەنجامی خێزانەکە دەکاتەوە لە دەرەنجامی مناڵەکەی دەکاتەوە بیر ئەوە دەکاتەوە ئایا هاوپۆلەکانی تر هاوپیشەکانی تری لە هەنێک شوێن بەڕێ دەکەون یاخود پرۆسەکە دەڕات بەڵام ئەم تەمەنی لە شوێنی خۆی تەمەەن زیادەکا و پرۆسەی خوێندنەکەی فێر نەبووە بۆیە کاریگەری دروستەکە بە تایبەت ئەوانەی کە فەرمانبەرن با بڵێن دایک و باوک فەرمانبەرە مناڵەکەی بۆ کوێبەرێ لە کوێ بدا لە چ دەرگایەک بدا ئەمانە بۆ خۆی پرۆسەیەکی ترسناک دەبێت نەک بۆ ئێستا بۆ ئایندەیش دەبێتە نەریتێک باوا بڵین بۆیە پەخستنی کۆمەلگایە نەک زۆر باشە زۆر جار ئەمە لە کەرتی تەندروستیشدا ڕوو دەدات کۆمەڵک نەخۆش لە نەخۆشخانەکان چاوەڕێ دەکەن کە بە چرکە ئەوان ژیانیان بەستراوەتەوە بۆ خزمەت گوزاریانە بەڵام بایکۆت ڕادەگەێنرێت وەکو چەکێک بەرامبەر بەوەی کە وەکو بەڕێزت ئاماژت پێکرد داوای بابەتێک دەکەن لە کاتێکدا کە ئەمە کاریگەری لەسەر ژیانی مرۆڤێک دەبێت بەگشتی چۆن کۆمەلگە دەتوانێت لەگەڵم بابەتە ڕابێت کە بایکۆت بەکار نەهێنن وەڕێگەکانی دیکە تاقی بکەنەوەیە بە شێوازێکی دیکە مامەڵە لەگەڵ پرسەکان بکەن لە یەکتر تێبگەین ئەم متمانەیە چۆن دروست بکەین خۆی هەمووی دەگەڕێتەوە بۆ ئاسی بەرپرسیارەتی و ئاسی ڕۆشنبیری تاکی ئێمە دەبێت کە کاتێک پلەیەک پۆستێک پایەک وەردەگرین لە هەر بوارێک بێ جەنابەت باسی با بڵێن پرۆسەی خوێندن و کەرتی تەندروستیت کرد ئیتر بۆ هەموو کەرتەکان دەگرێتەوە بەبێ جیاوازی کە کاتێک ڕای دەگری تو کۆمەلگا خەیە مەترسێکی گەورەوە ئاستی بەرپرسیارەتی لەگەڵ ڕێزما دەبێ ئەو شێم لێ قبولکەن ئاسی بەرپرسیارەتی نابێ بگاتەوە ئاستەی کە ئێمە کۆمەلگایك بکەینە بترسێەوە لەبەرەوەی با بڵێن مافی خۆمان ئەم مافە کەس ناتوانێت نکۆڵی لێ بکات کەس ناتوانێت بڵێ وانە کەس ناتوانێت بڵێ ڕاست نییە کەس ناتوانێت بڵێ ڕەوانە بەڵام نەک بە ڕاگرتن یاخود پەکخستنی پرۆسەیەک ئێمە بە بەردەوامی بۆ نمونەگە نەخۆشخانەیەک وەرگرین بە بەردەوامی هەوڵی ئەوە دەدات چۆن تەندروستێکی باش
بۆ خودی نەخۆشەکە بگەڕێنێتەوە. ئەمە لە ڕووی تەندروستی و جەستەیەوە، بەڵام متمانە و هیوایکی گەورە بۆ خودی خێزانەکە دەگەڕێنێتەوە. خێزانەکە دەگەڕێتەوە بۆ چۆ دەگەڕێتەوە بۆ ناو کۆمەلگا و دەگەڕێتەوە بۆ گشتی کۆمەلگا. بەڵام پرۆسەی خوێندن پرۆسێکی زۆر گەورەترە لە کەرتەکانی هەموو کەرتەکانی تر، چون خوێندن کۆمەلگایە، ینی پەخستنی کۆمەلگایە بە شێوەیەکی گشتی. بۆی ئەمە دەبێت لەگەڵ ڕێزما دەبێت ئەمە بگەین ئەو ئاستی بەرپرسیارەتیە تێکەڵکردنی شتەکان نەکەین. ڕاستە ئێمە ڕۆڵێک ئەرکی خۆت وەکو خۆی جێبەجێ بکە، بەڵام دەکرێت لە ڕێگاکانی ترۆ داوای مافەکانی خۆت بکەین، نەک بە ڕاگرتن نەخۆشێک بێتە زەمبی چییە، نەخۆشێک گوناحی چییە، نەخۆشێک ئەگەر ئەم تاکی کۆمەلگای ئێمە مەسەلەن هەبوون بێ لەوەی هەر پێویستی بەوە نەبێتە نەخۆشخانێکی با بڵێن حکومی چارەسەری دەچێتە دەرەوەی وڵات چارەسەر. بەڵام ئەمڕۆ پێویستی بە من و جەنابتە و پزیشکێک و مامۆستایەکە کە ئێمەوان نەبینە بەربەستێک لە پەخستنی پرۆسە. بەڕێز ئاری ئەمە تا چەندە کاریگەری لەسەر ئاشتی کۆمەڵایەتی هەیە، بە تایبەتی لە هەرێمی کوردستانە بینین ئەمە بە شێوازێکی باش بە شێوازێکی ڕیشەی کاری لەسەر کراوە ئاشتی کۆمەڵایەتی زۆر باش لەنێو پێکهاتەوە تاکەکاندا هەیە. ئەم بابەتە ئەم دووبەرەکیە ئەم بەکارهێنانی چەکی جیاواز بەرامبەر بە داواکاریکردنی مافەکان و ڕاکردن لە بەرپرسیارەتی ئایا کاریگەری نەرین لەسەر ئاشتی کۆمەڵایەتی دەبێت؟ بێگومان کاریگەرێکی قورس دروست دەکات، چونکە کاتێک ئێمە دەین کە دەڵین هەرێمی کوردستان لە زاخۆ بۆ خانەقین یەک هەرێمە، ینی هەرێمێکی جیاکار نییە. بەڵام کە کاتێک دیتە سەر پرۆسەی بەڕێوەبردننی سیستەمی با بڵێن حکومت دەبینی ئەلێرە جیاکارەکان دەبینی. ئەم جیاکارێنەکەواکات هەر ئۆتۆماتیکیان لە ناو با بڵێن پێکاتەکان لە ناو با بڵێن شێوەی ئەقلیمی لە دەرەوەی هەرێمی کوردستان تەماشاکەن ئەڵێن باشە ئەگەر فعلەن هەرێمێکی سەربەخۆی و هەرێمێکە و با بڵێن هەموو ماف و امتیازات و حکومەتی خۆی هەیە و پەرلەمانی خۆی هەیە بۆ لە لایەک بۆ لایەکی تر، ینی شتەکان بەداخەوە ئەمڕۆ لە کۆمەلگاوای لە هاتوو بوونەتە چەکی سیاسی، ینی کۆمەلگا دەبێت باجی لایەنی حزبایەتی یاخود باجی لایەنێکی تر بدات لە بەرەوەی پرۆسەکان. ینی ئەمە ئەگەر بین داتایە کۆ بکەینەوە، ینی خێزانێک لە زاخۆ خێزانێک لە خانەقین جیاوازیان چییە لە پرۆسەی خزمەت گوزارەکان؟ هیچ جیاوازێکیان نییە. بەڵام کە کاتێک دێ فشارێک دروستە بە فشارێکی دەرەکی ئەمانەواکە بە بەردەوامی فشاری دەرونی لەسەر خودی تاک لەسەر خودی خێزان لەسەر خودی کۆمەلگا دروستکەن. ئەم فشارانش لە دوایە لەوەی ببێتە زەبرێکی دەرونی بۆ خودی خێزانەکە، نەک ئاشتەوایی با بڵێن نێودەوڵەتی یان ناوخۆی، تەنها ئاشتەوایی خێزانی زۆر کات دەکەوێتە مەترسێکی گەورەوە. ئێمە با مواقعە نەشارینەوە، چونکە کاتێک من دەڵێن دانیشتووی ئەو ناوچەم دەڵێ ئاڵاو کاکە با بچین ناوچەکە جێ بڵین و بچین بۆ ناوچەیەکی تر بۆ هیچ نەبێت پەک کەوتو نەبین لە پرۆسەی خوێندنەکان یان لە پرۆسەی تەندروستیەکە. بەڵام لە بەرامبەرە سێرەکەی لەوێ نەگونجێن جا من بچمە ناوچەیەکی تر، ینی وای لێ دێت کە ناوچەیەک بەجێ بێڵم لەبەر با بڵێن پرۆسەی باشە. کاکاری بینیمان لە سەردەمی کۆرۆنادا کە قەدەغی هاتوچۆ ڕاگەیەندرا زۆربەی کەرتەکان پەکی کەوتبوو، کاریگەریکی زۆری لەسەر پرۆسەی خوێندن و پەروەردەدانا هەرێمی کوردستانیش بێبەری نەبوولەوە تا ئێستاش کاریگەریەکانی هەرماوە. بە کەڵکوەرگرتن یا بە دەرسوەرگرتن لەو ئەزمونانە بۆچی لە هەندێک شوێن جارێکی دیکە ئەم بابەتەوەکو بایکۆت و ڕاگررتنی پرۆسەکان دەست پێ دەکاتەوە؟ چی بکرێت بۆ شیاری تاک بۆ شیاری کۆمەلگا ئەو لایەنانی کە بەرپرسن لە بەرامبەر ئەم بابەتە کە ئیوروژێنن ناو بەناو لە هەرێمی کوردستاندا؟ خۆی دەبێت بە بەردەوامی ئەمە وتمان ئاستی وشیاری یەکەم با بڵێن ئەوانەی کە سەرکردایەتی حکوومەتی هەرێم دەکەن و دواتر وەرە خوارەوە، چون پرۆسەکان یاخود پرۆژەکان ئەوانەی کە دێتە پەکەوتن یاخود بەردەوام بوون یاخود خزمەتکردن ئەوان قەراری ڕاستەوخۆی لەسەردەن. بۆ ئەوەی کە بتوانین ناڵێم ڕێگری بۆی بە ئاگا بینەوە ئەوەی وەکەوەی جەنابەت باست کرد بۆ با بڵێن خۆیێرە نەبوو، هەموو جیهانی داگرت بوو، بەڵام پرۆسەیەکە بۆ هەتا باز دەکرێتەوە، چون مانگێک دوو مانگ سێ مانگ لە دابڕان لە خوێندن یان لە خزمەت گوزاریەک زۆر زەحمەتە. بۆیە لایەنە دەرونیەکان کاریگەرە دەرونیەکان زۆر فشاریان زیاتر دەبێ وەک لەوەی لە کاریگەرێ بۆ چۆ سەر هەڵەگرێ بۆ کاریگەرە کۆمەڵایەتیەکان بۆ کاریگەرە تەندروستیەکان، چون زۆربەی کات ئێمە لە ڕووی ممکنە لە ڕووی جەستەوە هیچ کێشەیەکمان نەبێت، سەردانی پزیشکەکەی کێشت نییە، بەڵام لە ڕووی دەرونیەوە نە. بۆیە گرینگە ئێمە ئاستی تاک و ئاستی ڕۆشنبیری و ئاستی بەرپرسانی ئێمە لە هەموو ئاستەکان ئەتاگاتە ئێمە و دەگاتە هاوڵاتیەکی ئاسایی دەبێت لەو ئاستیابین ئاستی بەرپرسیارەتیمان بگاتە ئەوە هیچ شتێک تێکەڵی شتێکی تر نەکەین، بۆیە ئێمە نەبینە ڕێگر لە دەرەنجام و
پێشکەوتە باشەکان بۆ تاکی کۆمەلگا و مناڵەکانی بەڵێ خۆمان. زۆر باشە، زۆر بەڕێز ئاری هاوار توێژەری کۆمەڵایەتی زۆر سپاس کە میوانی کوردستان بسپاس سپاس بۆ بەڕێستان.